بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا آمين. أما بعد، أبو شجاع رحمة الله عليه فصل باسي نصابي زير زيودك. ونصاب الذهب 20 مثقالا. يكم رادي زكاتي زير 20 مسقالة، يعني 20 مسقال يان زياتري هبو صالي بسردا سورايوة زكاتي لددا. 20 مسقال بحسابي جرام 8 مسقال 8 جرام توزك زياتر دكا. وفيه لم 20 مسقال دا ل20 مسقال ربع العشر، يجلسر شواري يجلسر دا واجبة، يعني يجلسر تشل، وهو نصف مثقال. يجلسر تشل ل20 مسقال دا دكاتا نيو مسقال. وفيما زاد هرچی لو 20 مسقال زياتر بو بحسابه، بهمان حسابو ريجا، يعني يجلسر تشل زكاتي تدا واجبة. بكرتي ك20 مسقال زير ريا زياتر هبو صالي بسردا سورايوة هر رجل حاسب التوين دابش يتشليبكي. 21 مسقال شبو 21 مسقال، 22 مسقال دابش تشل، 23 دابش تشل، 100 مسقال دابش يتشل، وهكذا. يعني ل100 مسقال 2 مسقال ونيو زكاته. كوابو اما وكو زكاتي اجلنية هندك شتي بي اهمال بكري. مثلا مثلا لزكاتي وشتر بتمان 5 هتا وكو نو هموي 5 وشتر هتا وكو نو وشتر هر يك شاته. بەڵام لێرە ئەم بەشە ئیهمال کراوە نییە، هەمووی پێکەوە دابەشی چل دەکری. کەوابوو 1 مسقال زیاد بکە مقداری زەکاتەکە زیاد دەکە. ونصاب الورق، نصاب زيو، ورق يعني فضة، زيو 200 درهم، 200 درهم. 200 درهم بحساب مسقال دكات الصد وتسل مسقال. بحساب جراميش 650 جرام كمك زياتر دكا. وفيه ربع العشر. ديسان يجلسر شواري يجلسر دا، يعني يجلسر تشل زكاتي تيداي لزيو، وهو 5 دراهم. ل200 درهم دابش يشتري بكي دكا 5 درهم، ل200 درهم 5 درهم زكاتي زيو هي، يعني ل100 مسقال 3 مسقال ونيو زكاته. وفيما زاد بحسابه، هرچن لو زياتر بيه هر بحسابه بري او داده بردري، يعني هر دابش يتسلكري. انجا ولا تجب واجبنية في الحلي المباح لخشلي حلال زكاته. زكاة لخشلي حلال واجبنية، يعني او زي الرزيوي بخو دكري بمرجي حلال بون زكاتي تيدا نية. ما بس تيج لخشلي الحلال اوي مثلا اگر زير بي افرت بخويا وبكاو زيادة الروي تيدا نكرد بي لزيج بالنسبة بياو ايو دزانن اوي بياو وكو بخو كردن زيو بكارديني هر انگوستي ليه زيادة نية. يعني بياويش اگر ملوانكي زير ريان زيو بكاتا ملي، يا قواري زير ريان زيو بكاتا جوي، يا بازني زير ريان زيو بكاتا دستي هر زكاتي تيدا شو خشلا حرامه. يا بياوك 30 مسقال زيري هبي بڵین بۆ زکاتی لێ نادەی بڵێ وڵا بۆ خۆم بەکاری دێنم، ئەو خشڵە حرامە لەبەرەوە زکاتی تێدایە. بە هەمان شێوە ئافرەتیش ئەگەر زیادە ڕەوی تێدا بکە، یعنی 200 مسقال زێر بەخۆیەوە بکە شتی وانە
ئەوە زیادە ڕەویە بۆیە زەکاتی تێدا. خشلی حەڵاڵ زەکاتی تێدا نییە. خشلی حەڵاڵیش ئەو خشلەیە کە ئافرەت بەخۆیەوە بکاو زیادە ڕیش تێدا نەکرێ. هەم ئەگەر پیاو خشل لە زێر لە ماڵەوە هەڵگرێ بە نیەتی ئەوەی مستەقبەلەن بیداتە خێزانەکەی بۆ ئەوەی بەخۆیەوە بکە زەکاتی تێدا نییە، چونکە خشلە و حەڵاڵە. برێ پیاوە بۆ خۆی بەکاری نایانێ یان بۆ خۆی هەڵ نەگرتووە وەی نەما بۆ ئەوەیەتی بیداتە خێزانەکەی. باش ئەنجا فەسڵون لەبارەی زەکاتی دانەوێڵە و میوە. وەنیصاب الزروع والثمار، نیصابی هەردووچیان ڕادەی زەکات لە زەرع لە دانەوێڵە و لە ثیمار لە میوەش 5 ئەوسق 5 وەسقە. ئەوسق جەمعی وەسقە یانی بار، یانی باری وشتر. 5 بارە بە باری وشتر. بە ڕتڵی عێراقی وهي 1600 رطل بالعراقي، 1600 رطلة برطل عراقي. ئەی بە تەنەکە چەندە؟ گوتمان 45 تەنەکەی دارماڵ کراوە. ئەگەر دارماڵ نەکرابوو بەسەر بوو 40 تەنەکەی. ئەی بە حسابی کیلۆگرام 650 کیلۆگرام تۆزە زیاترە. مامۆستا هەرتەلیش لە ڕۆژی پرشنگدار دەڵێ 725 کیلۆگرام. ئینجا وفيما زاد بحسابه، یعنی ئەوەی لەو 40 تەنەکەیە زیاتر بوو هەر حسابی ئەوەی بۆ دەکرێ و هەمان حسابیە. 40 تەنەکەی هەبێ و 100 تەنەکەی هەبێ و 200 تەنەکەی هەبێ هەر ئاوایە کە ئێستانی چییە؟ وفيها لە زروع و ثمار إن سقيت بماء السماء، ئەگەر بە ئاوی ئاسمان ئاو بدرێ یانی بە باران، ئەوی سەیح یان خۆی لە جۆگە و لە ڕووبار ئاو بخواتەوە لە برەوی لێوەی نزیکەیان بە ناوی دادێ العشر 1/10 زەکاتە. یعنی ئەگەر بە ئاوی باران ئاودرایان لە ئاوی ڕووبار ئاوی خواردەوە خۆی بە جۆرێک مەسرف و ماندووبوونێکی ئەو تۆ لە ئاودانیدا خەرج نەکرا 1/10 زەکاتە. لە 40 تەنەکە 4، لە 60 6، لە 200 20، یعنی دابەشی دە. وإن سقيت بدولاب، دولاب ئەو دەوارە و ئەوەیە کە لە پەتێک دەخرا ئاژەڵێک دەی سوڕاندەوە پەتەکە لە بیرەکەەوە داهات دەر ئاویان پێ دەردەکرد. ئەو نەضحین یا بە ئاژەڵ ئاوی بۆ دەهێنا لە ڕووبارەوە یا بە تەنکەر یان بارچێکی دیکە بە کورتی مەسرف و ماندووبوون دەکێشرا لە ئاودانی خۆی ئاوی نەدەخواردەوە نصف العشر، نیوەی دەیەکەیە، یعنی 1/20. نیوەی دەیەکەیە یعنی 1/20 ئەو کات. فەسڵ لە باسی عروضی تیجارە. عروضی تیجارە یعنی کەلوپەلی بازرگانی. ئەو کەلوپەلەی ئینسان دایناوە بۆ کڕین و فرۆشتن نەوەکو بۆ خۆی، نایە کڕین و فرۆشتی پێ بکە. یعنی ئەو خانووی ئینسان خۆی تێیدا نیشتەجێیە زەکاتی تێدا نییە ئەگەر زۆر گران بەهاش بێ. ئەو سیارەی ئینسان خۆی بەکاری دەهێنێ و هاتووی پێدەکا بۆ کڕین و فرۆشتنی نییە زەکاتی تێدا نییە ئەگەر زۆر گران بەها بێت. نا ئەگەر لە ماڵێکیشدا 3 سیارەیان هەبی. هەم ئەگەر شتێ بە نیەتی کڕین و فرۆشتن بکڕێ دوایی پەشیمان و بێتەوە بۆ خۆی دایبنێ ئەوە زەکاتی تێدا نییە. ئەوە زەکاتی تێدا نییە. هەم لە مەزهەبی ئێمەدا خانووی کرێش زەکاتی تێدا نییە. بەڵام ئەگەر پارەی کرێکەی گەیشتە ڕادەی زەکات هەڵی گرت ساڵی بەسەردا سوڕایەوە جیاوازەوە پارەیە وە سەیارەی باریش
ئەوەی سیاری پێ باری پێدەهێنە و دەبا بەڵێ پارەی پێ پیادەکە بەڵام وەنی وڵا بڵێ و سیارێ بۆ کڕین و فرۆشتنە کەوا بوو لە هەموو ساڵێکدا چەندی پێیا کرد بوو نا مەگەر پارێکی لێ پەیداکرا هەڵگیرا ساڵی بەسەردا سوڕاوە جیاوازە ئەمە لە بەروی سیاری بارە لە بەروی نازام ئەوە زەکات تێدا نییە. دەڵێ لە خارجی ئەوە ئینسان هەرچێکی هەیە بۆ کڕین و فرۆشتن جا لە ناو دوکانە شتێکی مڕەتەبە یان کڕین فرۆشتی سەرپێی دەکا ئاژەڵ دەکڕێ و دەفرۆشێ سیارە دەکڕێ و دەفرۆشێ هیچ دوکانێکی نییە بەهیمەوە شتانێکی هەیە کڕین و فرۆشتنیان پێوە دەکە عەرز دەکڕێ و دەفرۆشێ خان و دەکڕێ و دەفرۆشێ یان کەلوپەری ناو ماڵ دەفرۆشێ کارەبایات و قەنەفە و دەی هەرچیەکێ زەکاتی تێدایە. ئەی زەکاتەکەی چۆن حیساب دەکرێ ئاوە وتقوم عروض التجارة دەقرسێندرێت تقوم يعني دەقرسێندرێ بە پارە عروضی تیجارەت بە پارە دەقرسێندرێ عند آخر الحول لە کۆتایی ساڵەکەدا ینی کە ساڵ سوڕایەوە بمەشتوریەت بیهی بەو دراوەی کەشتەکەی پێکردراوە بەو دراوەی کەشتەکەی پێکردا یعنی بە دیناری کڕی بوو بە دینار دەیقرسێنێ بە دۆلاری کڕی بوو بە دۆلار دەیقرسێنێ دەی بە دینار کڕیوێتی چ لە ناو دوکانەکەدا هەیە کە ساڵ سوڕایەوە ئەوە بە 5,000 بە قازانجەوە ئەو ڕۆژە چەند دەکا بە قازانجەوە حسابی دەکا نەک کاتی خۆی بە چەندی کڕیوە ئەمڕۆ چەند دەکا بە قازانجەوە حسابی دەکا ئەمە 5,000 ئەمە 9,000 چواردە 24 دەوێت 48 ئەمەش بە 10,000 ئەمە 58 ئاوا دەیقرسێ. ئەگەر ئەوەی هەیەی لە عروضی تیجارەت گەیشتە ڕادەی زەکات ويخرج من ذلك ربع العشر دیسان یەک لەسەر چلی لێ دەردەکە دابەشی چلی دەکا و زەکاتەکەی دەدا ئەگەر گەیشتە ڕادەی زەکات یعنی تەماشا دەکا بزانێ بەشی 140 مسقال و بەرامبەر 140 مسقال و کەلوپەلی هەیە هەیبوو زەکاتی تێدای چۆن زەکاتەکە دەردەکا بە دابەشی 40 اینجا ئەو کەلوپەلانی لە ناو دوکانەکەدا هەن بەڵام بۆ کڕین و بۆ فرۆشتن نین حیسابی ناکە بۆ خۆی سپلێتیش داناوە موبڕی داناوە سەلاجیش داناوە شتی تێدا دادنێ هەندە مێزی لە بەردەمەشن زەکاتی دانیەوە چکە ئەمانە بۆ فرۆشتن نین. باشە بەدوایدا ئەبوو شوجاع ڕەحیمەه الله دەڵێ فەصل دەربارەی زەکاتی معدین کانگا ئەو کانانەی زێڕوزیویان لێ دەردەکرێ والرکاز گەنجینە ئەو کە گەنجینێ دەدۆزێتەوە بە حازری کان فەرقی هەیە دەری دەکا و دەیدەبێ بیپاڵێوێ و خاوێنی کاتەوە و نازانم ئەوە کانە وام گەنجینە بە حازری ها سندوقە دەدۆزێتەوە و پڕێتی لە زێر پڕێتی لە زیو مەسەلە ئەمە ریکازە ئەمەیدوو ڕەحمەتی خوا لێ بێ دەڵێ وما استخرج من معادن الذهب والفضة ئەوەی دەرکراوە لە کانەکانی زێڕ و زیو يخرج منه ربع العشر في الحال یەک لەسەر چلی لێ دەردەکرێ دابە چل دەکرێ و دەدرێتە زەکات بەڕەچاوکردنی ئەم دوو خاڵە یەکەمیان ئەگەر بگاتە نیساب دوای پاککردەوەی دوای لابردنی قوڕ و شتە بێکەڵکەکان ئەوە کە لە زێڕ مایەوە بگاتە ڕادەی زەکات دوای پاککردنەوە زیوی شەرەوە دووەمیان فی الحال ڕاستەوخۆ یەکسەر نەک ساڵی بەسەردا بسوڕێتەوە یەکسەر یەک لەسەر چلی دەداتە زەکات. وما يوجد من الركاز ئەوە کە لە گەنجینەشدا دەدۆزرێتەوە ففيه الخمس ئەگەر گەیشتە نیساب
بەمەرجێ بگاتە نیساب ڕادەی زەکات 1/5 زەکات 1/40 نا دابەش 5 ئەمەیان 1/5 زەکات. بەڵام ئەم ڕیکازە تەفسیلی شتێدایە مەرج نییە هەر کەس گەنجینەی دۆزێ و یەکسەر بۆ خۆی بێ و هەر ئەویش زەکاتەکەی بدە. دوو حاڵەتە، ئەم گەنجینەیە یا لە زەوی یەکێکی دیکەدا دەدۆزرێتەوە یان لە زەویەکی گشتی و عامدا دەدۆزرێتەوە. ئەگەر هی خۆشم بێ لە یەک لەم دوو حاڵەتە بەدەر نییە، یا لە یەکی دیکە زەویەکە ئێستا هی من بێ یا لە یەکی دیکەم کڕیوە یا پێشتری کەس بۆ خۆم ئاوادارم کردوەوە کاوبار دەگەڕێتە بۆ یەک لەم دوو حاڵەتە. ئەم زەوی گەنجینەکەی دا دەدۆزرێتەوە یان هی یەکیشی دیکەیە یان هی کەس نییە و مڵکی گشتیە. هی یەکێکی دیکە بوو گەنجینەکە ڕادەستی ئەو دەکرێت هی ئەوە. ئەگەر ئەو خۆی نەکردە ساحیبی ئەو زەویەکە لێ کڕیوە هی ئەوە، کەس خۆی نەکردە ساحیبی دەدرێتە بەیتولمال دەدرێتە بەیتولمال. ئەگەر لە زەویەکی گشتیدا دۆزرایەوە وەکو حەوشەی مزگەوتێک وەکو ناوەڕاستی گەڕەچێک وەکو هی کەس نەبێت ئەو گەنجینەیە یان هی پێش ئیسلامە یان هی سەردەمی جاهیلیە یان هی دوای سەردەمی ئیسلام. هی دوای سەردەمی ئیسلامە ئەگەر علامەتیشی سەر بوو ئەڵڵاهو ئەکبەری لەسەر نووسرا بوو ئایەتێکی قورئانی لەسەر نووسرا بوو یان شتێ لەو بابەت. ئەگەر هی سەردەمی ئیسلامەتی بوو ئەوە وەکو ماڵی دۆزراوە مامەڵەی لەگەڵ دەکرێت، ئەحکامەکانی ماڵی دۆزراوە وەردەگرێت. یعنی بە کورتی ساڵێک بانگوازی دەکات خاوەنی بۆ پەیدا نەبوو دەتوانێت بیکاتەی خۆی. ئەمما ئەگەر هی سەردەمی جاهیلی بوو ئەوەیان بۆ خۆیەتی. کابوو ئەمە لێرە بە دیاریکراوی باسی ڕیکازێ دەکەین کە هی سەردەمی جاهیلیە و لە مڵکێکی گشتیدا دەیدۆزێتەوە. 1/5 لە پێشەوە زەکاتە، ئەوەی دیکە بۆ خۆیەتی ئەوەی دیکە بۆ خۆیەتی. نازم دەست بە زەکاتی فیتر بکەین. باش فەصل دەربارەی زەکاتی فیتر. زەکات الفیتر یعنی سەرفترە. رحمەتی خوا لێ بێت دەڵێ تەجب زەکات الفیتر بثلاثة أشياء. مەرجەکانی واجببوونی سەرفترە ئەم سیانن. یەکەم ئەلئیسلام مسلمان بێ، کاو بێ باوە سەرفترە نادا و لیوەرناگیرێ مسلمان بێ. دووەمیان وبغروب الشمس من آخر يوم من شهر رمضان، يعني بما واجب دەبێ. يعني ئەم مسلمانە بە ئاوابوونی خۆری کۆتاڕۆژی ڕەمەزان ڕاگەیشت بێ. وبغروب الشمس من آخر يوم من شهر رمضان، بمسلمانيتي بآوابوني خوري كوتاروج رمضان راقيشت بي. يعني چی بريان منداڵێک 10 دقة پێش ئاوابوونی خۆری کۆتاڕۆژ ڕەمەزان لەدایک بێ سەرفتەی بۆ دەدرێ یان نادرێ؟ بۆی دەدرێ. ئەی ئەگەر نەخۆشێ 10 دقة پێش ئاوابوونی خۆری کۆتاڕۆژی ڕەمەزان پێش ئاوابوون وەفات بکە سەرفتەی بۆ نادرێ. بە مسلمانیەتی بە ئاوابوونی خۆری کۆتاڕۆژ ڕەمەزان ڕانەگەیشتووە. ئەگەر نەخۆشێک 10 دقة دوای ئاوابوونی خۆر کۆتاڕۆژ ڕەمەزان وەفات کە دوای مادەمە مسلمانێتی پێ ڕاگەیەوە زەکاتی سەرفتەی بۆ دەدرێ. بێباوەڕێ 5 دقة نا 2 دقة پێش ئاوابوونی خۆری کۆتاڕۆژی ڕەمەزان ئیمان بهێنێ بە مسلمانەتی بە ئاوابوونی خۆری کۆتاڕۆژ ڕەمەزان ڕاگەیشتووە یان نا زەکاتی سەرفتەی لەسەرە. کابوو ئەسڵ سەرەتای کاتەکەشی لەگەڵ ئاوابوونی خۆری کۆتاڕۆژی ڕەمەزان دەست پێ دەکا، ئەمە ئەسڵ. بەڵام زەکاتی سەرفترە وەکو دروستبوون وەکوی واجبەکەی لەسەرشان لا بچێت لە یەکەم ڕۆژی ڕەمەزانیشەوە بدرێ ئاسایی.
لە یەکەم ڕۆژی ڕەمەزانی زەکای سەرفرە بدرێ ئاسایی. کاتەکەی کەی کۆتایی پێدێ بە ئاوابوونی خۆری ڕۆژی جەژن، یعنی یەکەم ڕۆژ تەمان یەک ڕۆژ جەژنە، بە ئاوابوونی خۆری ڕۆژی جەژن کاتەکەی کۆتایی پێدێ، یعنی لەوە تاخیرتریکە گوناهبار دەبێ، بەڵام واجبەکەی لەسەر لا ناچێ، واجبەکەی لەسەر لا ناچێ، نەیدا دەبێت دوایی زەکاتەکە بدە، مەمەرجە بکەوێتە سەری، مەرجە بکەوێتە سەری. باش. مەرجی سێم ووجود الفضل، فضل لێرە یعنی زیادە، عن قوته لقوت مای ژیانی خۆی، وقوتی عیالیه قوت و مای ژیانی خانەوادەکەیشی في ذلك اليوم لە شەو ڕۆژی جەژن، یعنی ماڵێکی زیاتری هەبێ لە ئەندازەی پێویستی خۆی و ماڵ و منداڵی لە شەو ڕۆژی جەژن. جا پێویستی قوت لێرە بەس مەبەستی خواردن نییە، مەبەستی خواردن و جلوبەرگ و مەسروفی خانوو و ئەمانەی لەگەڵ قەرزەکانیشی. یعنی پیاوێک لە شەو ڕۆژی جەژن بۆ ئەوەی ئاسایی نەک فول نە دەوڵەمەندانە نە محتاجیش بێت لە جەژن خۆی و ماڵ و منداڵی بژین، شەو ڕۆژی جەژن پێویستی بە 100,000 هەیە، مەسەلەن 150,000 هەیە، ئەو سەرفتەی لەسەر یا لەسەری نییە؟ لەسەریەتی. باشە ئەی ئەگەر 150,000 هەبوو 100,000 بە 100,000 قەرزار بوو، نا ئەو 50,000 ئەسڵ بیداتەوە قەرزەکە، 50,000 زیادەی هەیەی، بۆیە دەبێت لە ئەندازەی قەرزەکەیشی زیاتر هەبێ، لە ئەندازەی قەرزەکەیشی زیاتر هەبێ. بە 300,000 ناو خانوو شەو ڕۆژی جەژن چەندی کرێ خانووشی لەسەر حیسابە مانگێک بە 300,000 شەو ئەو 10,000 حساب دەبێت لەو 10,000 زیاتر هەبێ، چکۆ هەموو ئەرکە لەسەری، ئەوە هەموو چی ئەرکە لەسەری. وازحە خۆمان لێ نەکەوتووە؟ يلا. ووجود الفضل زياتري هبي عن قوته لقوت خوي وقوت عياله قوت ما يجيان بيستكاني خيزانكي في ذلك اليوم لو رجعني للروجي ججن شو روجي ججن كوابو دولة مندي شرطي داني زكاة سرفترانية دولة مندي شرطية يكل الدنيا 150,000 هبي هجانا والله ما قال في يستكي بس 100,000 برو على شو روجي ججن سرفتري لسرة لبر ولا سرفترة آسائية 2,000 كهردو كانوا مرجاني أنت ده سرفترة كان يمدن يكتب أو سرفتري خوي بداتي أو سرفتري خوي بداتي صحيح. إن جاء إنسان ويزكي عن نفسه أم سرفتري لجاتي خوي ده وعمن تلزمه نفقته من المسلمين لجاتي هر مسلماني تشيش ديدا كنفقي لسري لازم به نفقي لسري واجب به بخير يبقى وكو خيزاني يعني جنكي ومن ضالب شوكا كاني هم دايكو باوچي شي اگر هجار بون هم من داڵە گەورەکانیشی یعنی من داڵە بالغ بووەکانیشی ئەگەر لەگەڵ ئەو دەژیان و ئەو بەخێوی دەکردن و پارەیان نەبوو ڕازحە هەم من داڵە گەورەکانیشی با ماڵی خۆشیان هەبێ با جیابوونەوە پارەیان نەبێ لە جیات ئەوانەی سەرفتر بەڵام من المسلمین ئەمەرجێ مسلمان بن سەرفترە بۆ مسلمان دەدرێ ئەی چەندەدا صاعا من قوت عفوا صاعا من قوت بلده صاع بيوانيك شوار مدة يعني ضلي وقدره أندازي الصاع 5 أرطال بينز رتلو وثلث سيجي رتلك بالعراقي برتل عراقي يعني با جرام
تقريبا 2420 گرام دەکات، یعنی نزیکی 2.5 کیلۆ دەکات. صاعك يعني 2.5 کیلۆ لە چی؟ من قوتی بەلەدی، لەو قوت و خواردنەی کە قوتی بەلەدە، قوتی ئاودانی و شارەکەی ئەوە، یعنی زۆربەی خەڵک لەوە دەخۆن کە طبعا بەوازحی لە وڵات و شاری ئێمە برنجە. طبعا ئەو مەزەبی ئەمە و دەزانن مەزەبی جمهوریشەکە ئێمە بە خواردن بێ. حەنەفیەکانیش ڕەحمەتی خوا لێ بدە فەرموون نا پارەش بێ ئاساییە، قەدری ئەم خواردنە بقرسێندرێ بە پارە چەند پارەکەی بدرێت. دەزانن سوبحان الله هەموو ساڵ هەراو دەنگە دەنگ لەسەر ئەوە دروست بێ. ئەمە زەکاتی سەرفطر. کۆتا بابەتیش مەصاریفی زەکاتە، یعنی زەکات دەدرێتە چێ و نادرێتە چێ بۆ مانایە، دەدرێتە چێ و نادرێتە چێ. فەصل أبو شجاع رحمة الله عليه بيدفرميه وتدفع الزكاة زكاة ددريتا إلى الأصناف 8 أو هشبول جماعتي الذين ذكرهم الله تعالى في كتابه العزيز. خاي قورا لكتب برزكي خوي دا القرآن دا باسي كردوه في قوله تعالى إنما الصدقات، إنما بحصر صدقات، صدقة واجب كان يعني زكاة هربو أمانية للفقراء بو هجاران جمع فقيرة، والمساكين جمع مسكينة. جاوزي تشي لنوان فقير ومسكين. فقير أويا چەندی پێویستە بۆ ئەوەی محتەڕەمانە بژی، ئاسایی بژی، محتاج نەبێ، نیوەی ئەوەشی دەست ناکەوێت، نیوەی ئەوەشی دەست ناکەوێت. یعنی لەو فەرەزنا ئەگەر لە مانجێکدا بۆ ئەوەی ئەم عائیلەیە بەڕێکی بژی 500,000 پێویست بێ، ئەمان 200,000 دەست دەکەوێت مانگانە، نیوەی پێویستیەکانیشیان دەست ناکەوێت، ئەمە فەقیر. مسکین نە، نیوە زیاتری پێویستەکانی دەست دەکەوێت بەڵام بەشی ناکە، پێویستی بە 500,000 هەیە ئەو 400,000 دەست دەکەوێت، ئەو 300,000 دەست دەکەوێت، کەوابوو فەقیر هەژارترە لە میسکین. فەقیر بەڵام ئەوە لێرە لە زەکات فەرقیان هەیە. لە جێی دیکە کە گوترا فەقیر میسکینیش دەگرێتەوە، کە گوترا میسکین فەقیریش دەگرێتەوە. وەکو نەتان پرسی زەکاتی سەرفرە دەدێتە چێ؟ دەدرێتە فوقەڕا بە هەردوو مەعنا، فەقیر فوقەڕا میسکین دەدرێتە مەساکین. ها لە فەرمودەکە داتەوە فەرمودەی عەبدوڵای کوڕی عەباس طعمة للمساكين، بۆی بدرێتە خواردنی مەساکین، یعنی نادرێتە فەقیر، ئێبا فەقیر لە میسکینیش هەژارترە، کەوابوو دەدرێتە فوقەڕاش. یا چی لە مثلا لا كفارة سويند في إطعام 10 مساكين، هي فقير يا مسكين. أول لو جورن كذلان إذا افترقا اجتمعا، هل كان بتنيا بين ما أنا كان يكون بيته هردو كان مبسط، وإذا اجتمعا افترقا كبيك وهاتن افتراضا يعني هل يكون ما خويه. للفقراء والمساكين انجا ئەوەی دەیتوانی ئیش و کار و کەسابەتیش بکە، بەڵام لەبەر عوزرێکی وەکو خوێندن نەیدەتوانی بیکە، دەیتوانی ینی جەستەی ساغە سەلامەتە نێرە دەتوانێت بچێتە ناو مجتەمع، بەڵام لەبەر خوێندن، لەبەر زەڕوەتی خوێندن یان نەدەکرا خۆی ئاشکرا بکە. لەبەر بەرژەوەندی موسڵمانان لە وڵاتێکە دەبێت خۆ بشارێتەوە، نابێت خۆی ئاشکرا بکە. ئاساییە موسڵمانانی ئەوێ زەکاتی بۆ کۆبکەنەوە بیدەنی، چکە هەژارە با توانای کاسبیشی هەبێ، هەم ئەو گەنجەی پێویستی بە ژن هێنان هەیە، بەمانای ئەوەی بەمانای پێویستی ینی دەترسێ ئەگەر ژن نەهێنێ تووشی خراپە ببێ، ئاساییە بە ئەندازەی زەکاتی عەفوەن بە ئەندازەی زەواجی، بە ئەندازەی هاوسەرگیری زەکاتی بۆ کۆبکرێتەوە. ئەوە ئەگەر ماڵەوەیان ئەرچی زەواجیان نەدەگرتە ئەستۆ، ئەوە ئەگەر ماڵەوەیان ئەرچی زەواجیان نەدەگرتە ئەستۆ. والعاملين عليها
سێم پۆل فەرمانبەرانی زەکات ئەوانەی هەڵدەستن بە کۆکردنەوەی زەکات و هەژمارکردن و دەچن هەژارەکە دەدۆزنەوە و ئەمە فەرمانگەیشی هەیە ڕێک بەناوی فەرمانگەی زەکات. موچەی ئەم فەرمانبەرانە هەر لە پارەی زەکاتەکە دەدرێت والعاملین عەلەیها ئەوانەی عەمەل ئیش لەسەر زەکات دەکەن. با دەوڵەمەندیش بن والعاملين عليها والمؤلفة قلوبهم دڵڕاگیراوان چێن مثلا تازە مسلمان بوویەکە نیەتەکەی زۆر دامەزرا و تەواو نییە ئیمانەکەی هێشتا تەواو دانەمەزراوە بۆی دڵی لەسەر ئیمان ڕاگرین چونکە پارە کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە زەکاتی دەدەینێ با دەوڵەمەندیش بێ یان نیەتیشی دامەزراوە بەڵام خاوەنی عەشیرەتێکی گەورەیە. دەزانین ئەگەر زەکات بدەینە ئەمەرجە خۆی مسلمان بی ئەگەر زەکات بدەینە ئەمە خزم و کەسوکارەکانیشی چاو لێ دەکەن کوڕێڵان وەڵا لەوەتەی فڵانە کەسمان بۆتە مسلمان هەر حەساوەتەوە حەسا با ئێمەش مسلمان ببین. ئەمە با دەوڵەمەندیش بێ زەکاتی دەدرێت. وە نمونەی دیکەیشی هەیە لە کتێبە گەورەکان باس دەکرێت. وفي الرقاب رقاب جمع رقبة يعني قردن أمام لبروي قردن أداتك الأداة كاني تحكم إنسان كويلش دبري تحكم بدستي قوي نية بيضمان رقبة يعني قردن سو قردني لكود داي لبند داي يعني ددريت كوي لآزات كردن بلان بشرتي قوي کۆیلەکە مکاتب بێ ینی گەورەکەی کتابێک نووسراوێکی لەگەڵ کردبێت کە ئەوەندە پارەم بۆ بێنە ئازادت دەکات هەتا ئەوەندە پارەی بۆ کۆدەکرێتەوە زەکاتی دەدرێتی. ئەمما ئەگەر ئەو عەقدەی لەگەڵ نەکرابێ هەر کۆیلە بێ نادرێت سکۆوە زەکات دێ گەورەکەی واضحە. وفي الرقاب والغارمين قەرزداران ئەوەی قەرزێکی توش بووە ناتوانن بیدەنەوە قەرزدارن و توانای دانەوەی قەرزەکەیان نییە. ئەمما ئەو قەرزدارەی توانای دانەوەی قەرزەکەی هەیە زەکاتی نادرێت. یعنی مامەڵەیەکی کردووە پێویستی بەوە بووە 100 دەفتەر بخاتە شەریکەیەکەوە هەرچی پارەی لە ماڵێدا هەیە بردوویەتی قەرزیشی کردووە قەرزارە زۆر قەرزارە بەڵام ئەو شەریکەی دوو ڕۆژ کە دەکەوێتە ئیش بە 5 مانگی هەمووی بۆ پڕ دەکاتەوە ئەوە توانای دانەوەی قەرزەکەی هەیە ئەوە زەکاتی نادرێتی. کاو یەک قەرزدار بێ بەڵام بتوانێ وردە قەرزەکە بداتەوە زەکاتی نادرێتی مەگەر لەبەر پیاوەتی تووشی ئەو قەرزە بوو بێت. چۆن یەکێک بۆ ئەوەی سوڵحی نێوانی دوو عەشیرەت بکاو ئەو خوێنە لە نێوانیاندا هەیە بکوژێتەوە کەم ببێتەوە 30 دەفتەری ئەو سوڵحەدا خەرج کردو قەرزار بوو شەریکە و بەنزینخانەی دنیاشی ئەوە با بەدڵم بە ساڵێک هەمووی نە مادامە تۆ لە پیاوەتیدا تووشی ئەو قەرزە بووی زەکاتی هەر دەدرێت. کەوا بوو زەکات نادرێتە قەرزارێک کە بتوانێت قەرزەکەی بداتەوە مەگەر لەبەر پیاوەتی و چاکەکردن بە بەژێرە و قەرزەوە بوو. وەفی سەبیلی الله بۆ ئامادەکردنی ئەو موجاهیدانەی کە لە پێناوی خوادا تێدەکۆشن و موچەیان لە بەیتولمال نییە جا دەشێ چەکیان بۆ بکردی دەشێ بیاندرێتێ بۆ خۆی خواردنیان بۆ تەرخام بکرێت تا دەستون دێنەوە دەشێ مەسرەفی ماڵ و منداڵیان بچێشێ زەکات دەشێ لە هەموو ئەواندا سەڵە بکرێت بەمەرجێ موچەیان نەبێ لە بەیتولمال. وفي سبيل الله وابن السبيل ڕێبوار ئەوەی لە ڕێگالی قەوماوە و پارەی لێ بڕاوە پێویستی بە پارەیە بۆی بڕاتە جێگایەک و بگەڕێتەوە یا بگەڕێتەوە ماڵ و حاڵی خۆی ئەوەش بە ئەندازەی کرێی سەفەرەکەی زیاتر نا زەکاتی دەدرێتێ. اینجا
وإلى من يوجد منهم لم صنفانە چەندیانی دەستکەوێت دەبێت بیداتە هەمویان چەندیانی لەمانە دەستکەوێت دەبێت بیداتە هەمویان هەر 8 صنف ئەسڵ ئەوەیە پارەکەی بەسەر لە هەر 8 صنف زەکات بداتە هەر 8 صنف وإلى من يوجد منهم هەمویانی دەست نەکەوت 3 صنفی دەستکەوت دیداتە 3 صنف لەم 8 هەم نایداتە یەک کەسی یەک صنفیش مەگەر پارەکە بەش نەکا ئەگەر نایداتە یەک کەس یەک صنفیش لە هەر صنفەکیش دیداتە 3 یعنی فقەرا دەهێنێ دیداتە 3 فەقیریش مەساکینیش دەهێنێ دیداتە 3 میسکینیش بۆی دەڵێ ولا يقتصر على أقل من 3 من كل صنف لە هەر صنفێکیش نابێ زەکاتەکەی بداتە کەمتر لە 3 إلا العامل عامل نەبێ کرێکاری زەکات نەبێ ئەوە کە زەکات کۆ دەکاتەوە یان مەگەر پارەکە بەش نەکا أخيرا و5 لا يجوز دفعها إليهم 5 دەستە و تاقمیش هەن جائز نییە زەکاتیان بدرێتێ یەک الغني بمال أو كسب دەوڵەمەند غنی ینی مانای دەوڵەمەند ئەها کوردەواریان لێش نەدینەوە یعنی بێ پێویست ئەوەی محتاج و پێویستی بە خەڵک نییە بیمالین چ لە بەرەوەی پارەی هەیە پارەی هەیە یانی چی ینی بەشی پێویستەکانی خۆی پارەی هەیە ئەو کەسبین یان دەتوانێت کاسبی بکە با ئێستا فلسیشی نیە بەس دەتوانێت کاسبی بکە ئینجا ئەوەی بە بیانووی دەست بە تاڵبوون بۆ عیبادەت کەسابەت ناکا و فلسی نییە زەکاتی نادرێتی دەست بە تاڵبوون بۆ عیبادەت لە مزگەوت دانیشتوو ئەمامان تەڵەبی عیلم نا چکە تەڵەبی عیلم نەفعی بۆ هەموو ئومەت هەیە بەس ئەوەی لە کونجی مزگەوتێکەوە دانیشتووە کاسبیش ناکات دارەسە بەردانانێ نەفعەکە بەس بۆ خۆیەتی بۆ زەکاتی ئومەتی بدرێتی بێ پێویست و دەوڵەمەند چ لە بەرەوەی پارەی هەیە چ لە بەرەوەی دەتوانێت کەسابەت بکە والعەبد کۆیلەش کۆیلەیە کە ئەو نووسراوەی نەدرابێتی سوتمان زەکاتی بدەی و بە زەکات بدێ گەورەکەی وبنو هاشم وبنو المطلب ئەوەی نەسەبی بچێتەوە سەر قوڕەیش لە ناو قوڕەیش بچێتەوە سەر هاشمی کوڕی عەبدولموطەلیب یان ئەوە هاشمی کوڕی عەبدولمەناف هاشمی کوڕی عەبدولموطەلیب نا یان نەسەبی بچێتەوە سەر مطەلیبی کوڕی عەبدولمەناف چکە مطەلیب و هاشم بران مطەلیب و هاشم بران أي مطلب مامي عبد المطلب شو عبد المطلب كري هاشم مطلب براي هاشم أوي النسبي بتشيته وسر مطلب كري عبد مناف لقريش يان هاشمي كري عبد مناف يعني السيدة كان خزماني في أمر صلى الله عليه وسلم الزكاة يان نادرتي دروز نية الزكاة هنش لعلماء فرمويانا أو بوكات يبوك لبيت المال تشكو بشي تايبت يعني كإستانيانا عندي العلماء فرموا آسايا قالها جاربون زكاة وربون والكافر بيباوريش زكاة نادرته ومن تلزم المزكي نفقته أو كسي لسر مزكي لسر زكاة دركا لازمك بخيرك إي خوي لازم واجب لسر بخيرك زكاة شي دي لا يدفعها إليهم نابي أو زكاة بدات أواني واجب لسري بخيام كا باسم الفقراء والمساكين بناوي فقراء ومساكين يعني أجر كريتي بتشيت الجهاد آسايا زكاتك بداتي وشكو تفاقي وحاضر كابالي والله كريتي عاملي زكاة بآسايا زكاتي بداتي بوناو بالله وهكذا أما بناوي فقراء ومساكين نا كوابو من داو بوينية الزكاة بدات دايكو باوشي اگر هجار بون چکە کە هەژار بوون بەخێوکردنی دایک و باوکی لەسەر ئەو واجبە بەڵام دایک و باوک دەتوانن زەکاتەکەیان بدەنە منداڵێکی گەورەی خۆیان کە پارەی نییە هەم ژن بۆی هەیە زەکاتەکەی بداتە مێردەکەی چکە بەخێوکردنی مێرد لەسەر ژن واجب نییە ژن پارەیەکی خۆی هەیە
خۆیەتی بە میرات بۆی ماوەتەوە مارەی یەکەیەتی چییە زەکاتی تێدا واجب بوو مێردەکەشی فلسینێ دەتوانێت بیداتە مێردەکەی لە مەسروفاتی ماڵ سەرفی بکە زەکاتەکەی چونکە بەخێو وەکو وتمان بەخێوکردنی مێرد لەسەر ژن واجب نییە بەمە كتاب الزكاة طاوو الحمد لله رب العالمين